وەزیری دەرەوەی هۆڵەندا گەیشتە هەرێمی کوردستان و لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پێشوازی لێکرا. دواتر لە کۆبنەوەیەکدا باس لە چۆنەتی ڕۆبەڕوونەوەی داعش و تیرۆریستان و چۆنەتی گەیاندنی هاوکارە سەربازیەکان بۆ پێشمەرگە کرا. دواتر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەش دەکە بۆ هەرێک لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری دەرەوەی هۆڵەندا ڕێکخرا. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ناوەڕۆکی ئەو کۆبنەوەی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن ئاشکرا کرد و ڕاگەیاند. لە کۆبنەوەکەدا باس لە چەند تەوەرێکی گرنگ کرا، لەوانە چۆنەتی مەشقپێکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و گەیاندنی هاوکارە سەربازەکان بۆ هەرێمی کوردستان. لەم کۆبنەوەیەدا لەسەر کۆمەڵێک تەوەر باس و قسەمان کردووە. یەکێک لەوانە چۆنیەتی تەدریبکردن و یارمەتیدانی هێزەکانی پێشمەرگە، مەسەلەی دووهەم یا چۆنیەتی یارمەتی هاوکاری و یارمەتی مرۆیی بۆ هەرێمی کوردستان و هەروەها چۆنیەتی بەشداریکردنی هۆڵەندا لە پێشخستنی و یارمەتیدانی کوردستان لە ڕووی ئابووریەوە. هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانەدا وەزیری دەرەوەی هۆڵەندا ڕایگەیاند ئێمە لە ڕووی سەربازی و هاوکاری مرۆییەوە هاوکاری هەرێمی کوردستان دەکەین، بۆەوەش بڕیار درراوە کە 100 سەربازی هۆڵەندی ڕەوانەی عێراق و هەرێمی کوردستان بکەین بۆ مەشقپێکردنی پێشمەرگە و هێزەکانی عێراقی. ئەوەشی ڕاگەیاند هۆڵەندا بەردەوام دەبێت لە هاوکاریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان، ئەمە جگەلەوەی فڕۆکەکانی F-16 هۆڵەندا بەردەوام دەبێت لە بۆردومانکردنی مۆڵگەکانی داعش. زۆرێک لەو چالاکیانەی کا پێشمەرگە لەسەر زەوی ئەنجامی دەدات، هێزەکانی ئێمە لە ڕێگەی فڕۆکە F-16 و پشتیوانیان لێ دەکات. جگە لەوەش ئێمە هەڵسان بەدابینکردنی پێداویستیەکانی جلوبەرگ و کەرەستەی تری پێویست بۆ پێشمەرگە کە دەبێتە ماهەی پێدانی خۆراگری زیاتر بە هێزەکانی پێشمەرگە و لە پاڵ ئەوەشدا ئێمە باس لە ڕێکخستنی بەرنامەی مەشق و ڕاهێنان بۆ هێزەکانی پێشمەرگە دەکەین. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانەیەدا سەبارە بە جێبەجێکردنی مادەی 140 بەتایبەتی دوای ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ئەو ناوچانەی لە دەستی داعش ئازاد کرد و لە ناوچە جێناوکەکان جێگر بوو ڕایگەیاند. شتێکی مهم ئەوە بوو کە ئەم مەناڵتقانە لە دەستی ترۆریستانی داعش پاک کرایەوە. ئەوە لە مەسلحەتی عێراقە، لە مەسلحەتی هەرێمی کوردستانە، لە مەسلحەتی هەموو لایەکە. بەنسبەت ئێمە ئەمە مهم بوو. ئایا ئەو مەناڵتقانە دەگەڕێنەوە بۆ سەر هەرێمی کوردستانیان بە چ شێوەیەک دەبێت؟ ئێمە پێمان وایە دەستوری عێراق ڕێگە چارەی ئەم مەسەلەی دیاری کردووە و بۆکو دەڵێن نەقشە ڕێگاشی داناوە بۆ ئەوەی چۆن جێبەجێ بکرێتن. بە تەکید ئێمە پابەندی ئەو مادە دەستوریە دەبین. وەزیری دەرەوەی هۆڵەندا لە کۆتایی کۆنگرە ڕۆژنامەوانەدەوەی ڕاگەیاند جگە لە هاوکاریە سەربازی و مرۆیەکان چۆنەتی پەرەپێدانی کەرتی بازرگانی و ئابووری و وزە و سامانە سروشتیەکان و کشتتوکاڵ تەوەرێکی تری کۆبنەوەکانی نێوان هەردوو لابوو. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.